فەقیرە بالێرەی شکاتی دەستگای خێرخوازیمانداناوە سڵاو کچی من بەخێرەیەوە داوەرماچێکی خوای ئەو غەدرەی لە من کرا قبولی دەکەی ئاخەرە من چ عەیبم هەیە ئەمی دەردەکەی لە ئیشێ کچەکەم واز داینە بزانە داکو بابی تۆ شێتن نەفسیاتی تێک دەزێ مەجبور بمە شتەی بڵام کچەکە لە نای خوای بینات و لە خوای ناترسێ کا داکو بابی بشێتە جوڵ دێ دڵزار من دەچمە ماڵی داپیر و باپیرم بۆچی خەمباری ئەرێ بەس نییە شەممە کاتژمێرنەوە